یەکەم لێخوڕینی کەمترین لێخوڕین واتە کەمترین دەردان. بۆ ئەوەی کەمترین کات ئۆتۆمبیل بەکار بهێنرێت پێویستەم چەند هەنگاوە جێبەجێ بکرێت. بەکارهێنانی پاسکیل و پیادەڕەوی و دوورکەوتنەوە لە بەردەوامی بەکارهێنانی ئۆتۆمبیل بۆ چوونە بازاڕ و شوێنی کار. بەکارهێنانی گواستنەوەی گشتی ئەگەر بەردەست بێت. هاوبەشیکردن لە هاتوچۆ لەگەڵ کەسە نزیکەکان، پێکەوە چوونە بازاڕ و شوێنە گشتیەکان، ڕێخستنی چوونە دەرەوە و کۆکردنەوەی چەند کارێک و ئەنجامدانیان لە یەک کاتدا. دووەم، لێخوڕین بە دانایی، کەمترین دەردرا و کەمترین خەرجی لە ڕێگەی بەردەوام چاکردنی کەم و کورتی ئۆتۆمبیلەکەت، بەکارهێنانی ڕۆنی گونجاو بۆ ئۆتۆمبیلەکەت، دروست نەکردنی پاڵەپەستۆ یان زیادکردن و کەمکردنی لە ناکاو بۆ سەر سێکتەری بەنزین و برێک. بەمەش بڕی بەکارهێنانی سوتەمەنی کەمتر دەبێ و سەلامەتی و تەمەنی بزوێنەری ئۆتۆمبیل زیاد دەکات. سێم، بەکارهێنانی سوتەمەنی کوالیتی گونجاو بۆ ئۆتۆمبیلەکەت بە پێی جۆری بزوێنەر. چوارەم، بەکارهێنانی ئۆتۆمبیلی کارەبایی. ئەم جۆرە ئۆتۆمبیلە بە تەواوی دۆستی ژینگەیە، چونکە سەرچاوەی وزەی کارەبایە و هیچ جۆرە سوتەمەنیەک بەکار ناهێنێت. بەمەش دەردانی گازی پیسکەری بۆ ناو هەوا نییە. سەبارەت بەوەی کە چەند ئێمە بتوانین مۆلیدە کەم بکەینەوە، ئەگەر بێت ینی بە شێوەیەکی گشتی ئەو وزەی کە بەکاری ئەهێنین بۆ فەراهەمکردن با بڵێن وزەی کارەبا وزەیەکی خاوێن بێت، وزەیەکی خاوێن. ئەمڕۆ وەک سەرچاوە بۆ نمونە تیشکی ڕۆژ کە ناوچەکەمان ینی لە ساڵێکە با بڵێن ڕۆژانێکی زۆر تیشکی ڕۆژمان هەیە کە وزەیەکی خاوێنە، وزەیەکی نوێبووەیە و وەکۆی کە سەرچاوەکان ئاماژەی پێەکەن. ئەمڕۆ لەدا تقریباً 3.82 تێراوات ینی لە تیشکی ڕۆژەوە سەرچاوە ئەگرێت. هەر مەتر دووجایە لەسەر ئەم خاکە نزیکەی 1000 وات با بڵێن وزەی خاوێنی بەرەکەوێت. کەواتە لەبەرەوەی کە ناوچەکەمان ینی با بڵێن پێگەی جوغرافیمان ماوەیەکی زۆر مەودایەکی زۆر ینی ڕۆژمان هەیە، ئەتوانین با بڵێن سوودمەند بین لە وزەی ڕۆژی خۆر ینی وەکو سەرچاوەیەک بۆ کارەبا. بەدەر لەوانش ئەکرێ سەرچاوی تر هەیە، مەسەلە سەرچاوە ئاویەکان وەکۆی کە لە سەدەکان هەیە، ئەکرێ وزەی بە لە هەندێک ناوچەی ئێمە تۆربینی هەوایی ئەیە سوودی لێوەرگیرێت. ئەمەش وەکو سەرچاوەیەکی وزەی خاوێن. بەس بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە تاکمان هاوڵاتیمان بەو شێوەیە پەروەردەکەین کە چەندی پێ ئەکرێت ینی وزە کەم بەکاربێنێت، ئەمە دەستکەوتێکی گەورەیە. بۆ نمونە لە باتەوەی ئۆتۆمبیلێکی مەسەلە مەکینە گەورەی 6 سلندەر یا 8 سلندەر بکڕێ کە هۆکارە بۆ بەکاربردنی وزەیەکی زۆر ئەکرێ هەر عینەن هاوڵاتی بە ئۆتۆمبیلێکی مەکینە قەبارە بچکۆلە ینی ئەوەی کە خواستێتی ینی جێبەجێی کات. سەرباری ئەوەش ئەگەر بین ئێمە وەکو کللتورێک ینی لە ناو کۆمەڵگەکەمانە پیادەیکەین بۆی کە تەندروستیمان ینی لەبار بێت، جەستەمان لە ڕووی تەندروستیەوە ینی بە دوور بێت لە هەموو نەخۆشێت. ئێمە هاندان بکەین مەسەلە هاتوچۆ بە پێ بۆ مۆدای کەم، هاتوچۆ بە پاسکیل بەدەر لە پاسکیل. ئەمڕۆ چەندەها مەسەلە ئامرازی تریشاتۆتە کایەوە لەوانەیە کە ینی بە وزەی خاوێن یا بە پاتری ئیشەکەن ئەتوانی زۆر کار ئاسانی بۆ ئێمە بکات. هاتوچۆی گشتی ئەگەر فراهەم بێت من دڵنیام خەڵقانێکی زۆر ینی ئێستا بێتاقەتن ینی تەواو پەستن لەوەی کە ئۆتۆمبیلی ینی خۆی بەرێت ینی بۆ کارویشەکەی. کەواتە ینی کۆمەڵی هاندان ئەمە چێ ینی ئەبێ لە دوای بڕۆ بەرنامە و پلانی بۆ دانێ و هاوڵاتی باڵێن تەشیعکە لەسەر ئەوە حکومەتە دەسەڵاتە. مێ دەکەم ینی لەم پەیام و مەسیجانەی کە بڵین کەسە ئەکادمیەکان کەسە زانستیەکان ئەوانەی کە خەمخۆری لە واقعەکە ئەکەن ینی کاردانە و وەڵامدانەوەی هەبێت لەلایەنە بەرپرسیارەکان تا لەوە زیاتر واقعەکەمان تاڵتر و بەرەو هەڵگێرتر و بەرەو نالەبارتر نەچێت.